بێرە پێشە بێرە پێشە بێرە پێشە بێرە پێشە نازانیەوە گوێتان ناپێیان نا ئەوەی کەیسەی بیسن بانگی ئەلکترۆنیە وەڵام نادرێتەوە پاداشی لەسەر نییە مامۆسایان نییە بێ لە خوای گەورە بترسن ئەو خەڵکی کە لە دەوروبەری ئەو مزگەوتەیان معقولە مزگەوتێک یەک دنیا نوێژ خوێنی هەیە وێڵ کریاوە بە دوگمەیە بانگە درێ و بە دوگمەیە کوژرێتەوە ئەمەکەی لە ڕووی شەرع دروستە زانایان ئەڵێن ئەمە بیدعەیە و داهێنراوە بەڕاستی ئەمە ئەو هەموو ئەجر و پاداشەی کە لەسەر بانگ وەڵام دانەوەی بانگ کە بانگبێژ بەدەستێنێ ئەو خەڵکەی کە بە دوای بانگبێژۆ بانگەکە دووباراکەنەوە هەموو ئەمانە لەدەستە چێ بۆیە لە خوا بترسن ئەی ئەو مامۆسایانەی کە مزگەوتەکانتان جێڵاوە بانگی ئەلکترۆنیە ڕوا بەڕێوە ئەگە مزگەوتێکی دوورە دەسی تەنیا لە ڕێگاوبان نوێژی تیاکرێ قەیچێکە وێڵی کە بیدە دەستی تەسجیلێ بەڵام مزگەوت هەیە الحەمدوللا خەڵک بە جەمە هاتیایە نابێ بێژی وەڵا لەبەرەوەی بانگبێژەکان دەنگیان ناخۆشە وێڵ یەکەم یەکێکی تر بە تەسجیل بامودا نە بڕۆن تەماشا بکەن خوای گەورە هیدایەتتاندا دەست لەم بیدعەیە هەڵگرن